یەکێک لە بڵاو کراوە نوێیەکان کە یەکێکە لە کتێبەکانی نووسەر و ڕۆمان نووس کە چەندین بەرهەمی تری هەیە بە تایبەتی لە بواری چیرۆکدا زۆر بەرهەمی هەیە کە ئەویش یەکێکە لە بەرهەمەکانی یاخود کۆی چیرۆکەکانی ئارام کاکەی فەلاحە کە بیرەوەریەکانی یاخود چیرۆکەکانی گەڕێتەوە بۆ ساڵانی 1970 و هەروەها بۆ 2021 کە بەم زوانە بڵاوەکرێتەوە. بێگومان ماوەیەک پێش ئێستا ئەم کتێبە لە یەکێک لە گۆڤارەکاندا کە گۆڤاری وارنەدا بوو بڵاو بووە کە تیایدا چەندین چیرۆکی ئەم ژیانەمان بۆ گێڕێتەوە هەر لە گوڵە کتێبەکان و هەروەها بەسەرهاتی کانیا و هەروەها بەسەرهاتی پیرەمێرد و کە زۆرێک لە کارەکتەرەکانی تری ناو ئەم چیرۆکەن دەگێڕێتەوە. کۆی چیرۆکەکانی ئارامم کاکەی فەلاح 1970 بۆ 2021 بەم زوانە لە ناوەندی ڕەهەند و ماوەیەک پێش ئێستا ئەم چیرۆکانە پەنجەمۆری تەنیایی لە ژمارە 2 گۆڤاری وانەدا بڵاو بووە. چیرۆکێک بەهێمنی و بە زمانێکی شیرینە دوێ چەندین چیرۆکی تری ئەم ژیانەمان بۆ گێڕێتەوە گوڵە کتێبەکان و بەسەرهاتی کانیا و پیرەمێردەکەش نمونەی ناوازەی چیرۆکەکانن. ئارام کاکەی فەلاح خاوەنی چەندین چیرۆک و ڕۆمانی بەپێزە.